ئەم کەمپینە لە دەرەوە بڵێن لە دوای ئەوەی کە یاساکە دەرچوو لە پەرلەمانی عێراق دەستی پێکرد، بەڵام پێشەوە لە ساڵی ڕابردووە هەمووی بە تایبەتی لە ناوخۆی عێراق و کوردستان فعالیت و هەڵسوڕانی جۆراوجۆر کراوە. گەر ئێوە تامەن معلوماتان هەیە کە تەحالفی 1970 یەکێک بوو لەو بچوونەوە گەورانی کە لە سەرتاسەری عێراق و بە تایبەتی لە کوردستانیش هەڵسوڕان و فعالیتی هەبوو لە دژی ئەم یاسایە، بەڵام بەداخەوە سەرنجام یاساکە لە پەرلەمان لە ڕێکەوتنیەکی سیاسی لە نێوان فراکسیۆنەکانە شیعە و سوننە و فراکسیۆنی کورد دەنگی پێدرا. ئێمەش بە دژی ئەو یاسایە ئاستێکی سەراسەریە کەمپینێکمان ڕاگەیان کە کەمپینێکی حیزبی نییە، کەمپینێکی جەماوەری کۆمەڵایەتیە لە ئاستی سەراسەریە و لە 8 مارسا توانرا بەجیا لە خودی کەمپینەکە و لینکەکە بە شێوەیە جۆراوجۆر لە زۆربەی وڵاتەکان ئیمزا کۆکرێتەوە و تا ئێستا ئەوەی کە کراوە توانراوە ئاستێکی فراوانە سەرنجی خەڵکێکی زۆر بۆ ئەم کەمپینە ڕابکێشرێ، بەڵام بە ئەندازەی پێویست هێشتا کاری زۆری ماوە بۆی بتوانێت تەسیرگوزار بێ لە پەیوەند بەو یاسایە کە وەکو ئەزانن ژیانی ملیۆنەها ژن و مناڵ و بە تایبەتی کچان لە عێراق و کوردستان خاتە ژێر سێبەری خۆیەوە و ئیمکانی هەیە چارنووسێکی زۆر ڕەش چاوەڕوانی ئەو دەیان هەزار و ملیۆنەها لە ژن و مناڵی ئەو وڵاتە بۆیە کارکردن لەم ڕاستایە کارێکی گرنگە و پێویستێکی زۆری هەیە کە ئێمە لە ئاستێکی فراوانە و لە ئاستێکی اجتماعی گەورەیە چ لە دەرەوەی وڵات و چ لە عێراق و کوردستان کاری لەسەر بکەین. واتە پەرلەمان ئەمەی تێپەڕان بە شێوەیە وەکو خۆشت وتت کە لە ڕێکەوتنێکی سیاسی نێوان فراکسیۆنەکاندا بوو، پێتان وایە دەرفەتی ئەوە هێشتا لە ئارادایە کە پاشە کشێ بکەن و ئەم یاسای دەچێتە باری جێبەجێکردنەوە؟ خۆی ئەگەر ئێمە سەیری دەسەڵاتدارێتی لە عێراق بکەین لە دوای ڕوخانی سەدام حوسێنەوە هەمیشە ئەو دەسەڵاتە بە مزایەدەیەکی سیاسی یاخود بە کڕین و فرۆشتێکی نێوان ئەو فراکسیۆنانە بەڕاستی چۆتە پێشەوە، فراکسیۆنی شیعە و سوننە و کوردی. بۆیە ئەگەر ئێمە ئومێدی ئەومان هەوێ کە بە خودی ئەم فراکسیۆنانەی کە ئیسە لەسەر حکومن و بۆ دەسەڵاتی کە ئیسە لە پەرلەمانی عێراق و لە دەسەڵاتی حتمەن ئەوان دەنگیان بەم یاسایەوە لە وەکوتم لە ڕێکەوتنێکی سیاسیە بەم نەتیجەیە گەشتون. بۆی بۆ ئەوەی ئێمە بین بەر بەم یاسایە بگرین کۆمەڵێک کاری گرنگ هەیە، هەر بۆیە ئەم کەمپینێش ڕاگەیاندراوە. یەکەم ئیفشاگەری لەسەر حکومەت و پەرلەمانی عێراق لەم سەدەیە بۆ حکوومەتێک و پەرلەمانێکە لە عێراق دەسەڵاتدارە و خۆی بە ئەندامی نەتەوە یەکگرتووەکانە زانیە و لە چەندین شوێنە و جێگا واژووی ئەو ڕێکەوتنە نێودەوڵەتیانەی کردو کە پەیوەندی بە مافی مناڵانەوە هەیە بە مافی ژنانەوە هەیە. ئەم یاسایە کاملەن پێچەوانی گشت ئەو پێوانە و نێودەوڵەتیانەیە، یعنی بۆیە یەکەم شت ئیفشاگەری لەسەر ئەم حکومەت و پەرلەمانە ئەمە چاوەڕێی ئەوە بین بە بێ فشار پاشەکشیان پێ بکرێ ئیمکانی نییە. نقطەی ئەسڵی ئەوەیە کە ئیفشاگەری ڕسواکردنیان کە کەسانێک ئێستا خەریکن حکومی عێراقکەن یا لە پەرلەمانی عێراق دانیشتون کە دەنگیان ناوە بە دەست درێژیکردن بۆ سەر مناڵان، چونکە بەڕاستی ئەوەی کە یاسای یان مەذهبی شیعەی جەعفەری و مەذهبی سونی گەڕانەوەی زەواجی ئەحوالی شخصی و قانونی ئەحوالی شخصی و زەواجی ژنان یان کچان بۆ ئەم مەذهبانە بەڕەسمی ڕێگایەوە کە کچانی 9 ساڵ بدرێ بە شوکە. ئەمە ئیتر لە هەموو قانونێکی دەوڵەتیە لە هەموو پێوانەیەکی دەوڵەتی و ئەوانەی کە تەسفید کراوە لە ئاسی نەتەوە یەکگرتووەکانە ئەو وڵاتانی کە ئەندامن لە نەتەوە یەکگرتووەکانە مە بەڕاستی دەست درێژیکردنە بۆ سەر مناڵان. بۆیە ئیفشاگەری ڕسواکردنی حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق لە ئاستی نێودەوڵەتیە لە ئاستی پەرلەمانی وڵاتەکانە یەکێ لە هەنگاوە مهمەکانە بەڕای ئێمە بۆ ئەوەی کە
توانی پاشەکشە بە حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق بکەین. دیارە هاوکاتی دەرەوە ضرورە کە ئەم بزوتنەوەیە لە ناو عێراقیشە تەشەنە پێ بدرێ و زوتنەوەیەکی جەماوەری هەبێ کە پشتیوانی لەم کەمپینە و لەم ئامانجە بکە کە ئێمە بەشوێنەوە. ڕەنگە کەسێک ئێستا گوێبیستیان قسانە بێت و بێوێت کارێک بکە یان کەسانێکی زۆری تریش کە بەڕاستی بەبوونی یاسایەکی لەم چەشنە نیگەران و ئەوە بە دروستەزان کە نابێت ئەم یاسا بچێتە جێبەجێکردنەوە بیانەوێت شتێک بکەن بیانەوێت کارێک بکەن چی ڕێگەیەک لە بەردەمی ئەم کەسانەیە هەیە چۆن ئەتوانن کار بکەن و ئەو گوشارەدانن کە ئاماژەت پێدا شێوەکانی کارکردن چین؟ بەزانین چۆنە بەڕێی من خەڵکانێک کە دژ بەم یاسایان چ لە ئاستی عێراق و کوردستانە چ لە ئاستی دەرەوەی ئەوانی کە خەڵکی کوردستان و عێراقن لە دەرەوەن بنەتوانم بڵێم لە ئاستێکی فراوان و ئیجتیماعی هەیە بەڵام خەمساردیەک هەیە ولا مۆبالاتێک هەیە کە پەیوەندی بە باگراوندی سیاسی یان ئەو کێشمەکێش و گرێ و گۆڵە فکری و هینانەوەیە کە هەنێجار دەستوپێی کەسانی گرتۆ کە لەم ناڕەزایەتانە شەریک بن یعنی ئەم مەسەلەی ئەم یاسایە بەڕاستی ڕووی لە یەک توێژ نییە ڕووی لە هەموو خەڵکی عێراق و کوردستانە ڕووی لە کچان و ژنانێکە کە ئەمڕۆ بە ملیۆنەهایە لێەوە ئیمکانی هەیە ئەگەر ڕێگای پێنەگیریە بەم یاسایە جەهەنەمێک بۆ ئەو مناڵانە دابنێکە لەوێ بۆیە مهمترین شت ئەوەیە کە خەڵکانێکی هەرچی زیاتر بەم کەمپینە بەم ئاعترازت پەیوەند بن ینی شکل و شێوەی جۆراوجۆر هەیە ئێمە تەمان ئیمزا کۆکردنەوە لە پشتی ئەم کەمپینە یەکێ لە شێوەکانی ئێمە ئامانجمان ئەوەیە کە هەزارە کەس بینینە پشت ئەم کەمپینە بۆی وەزنێکی سیاسی و کۆمەڵایەتی هەوێ بتوانێت فشار لەسەر پەرلەمانی ئەم وڵاتانە دابنێ هەروەها لەسەر UN دابنێ کە زەختێک دابنێ لەسەر حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق پاشەکشەی بەڵام ئیمکانی هەیە شێوە ڕێگای زۆر زۆر بگرێتە بەر لەوانە بۆ نمونە لە ئاستی فراوانە هەر کەسێک لە ئاستی خۆیەوە کە ناڕازیە بەم یاسایە کە پێی وایە ئەمە پێشێلکردنێکی سەراتایترین مافەکانی مناڵان و ژنانە لە کوردستان و عێراق ئەتوانێت دەنگی خۆی هەڵبڕێیەکی لەوانە کە 8 مارسە لێرە ئێوە مەجموعەیە کردە ڤیدیۆیمان بڵاو کردەوە هەر کەسێ لای خۆیەوە ئەتوانێت کردە ڤیدیۆیەک بڵاو کاتەوە بانگەوازکە کە من دژی ئەم یاسایەم تۆش پێوەی پەیوەستە و دژی بە ئەمە سەرەتاییترین شتەکە ئێمە هەر یەکێ لە ئێمە ئەوانەی کە گوێیان لەم پەیامەیە گوێیان لەم چاوپێکەوتنێ و بینەری تەلەڤیزۆنەکە ئێوەن ئەتوانن لە هەرێک کەسێک لە ماڵەکەی خۆیەوە لە ناو دۆست و هەوادارانی خۆیەوە لە کەسانی دەوروبەریە ینی ئەم مەسەلەیە دژایەتی ئەم یاسایە ئەبێ بکەینە ئەلگۆیەکی ئیجتیماعی کۆمەڵاتی کە ئاسی سەراسەریە دەنگی هەبێ بۆ ئەندازەی کە زۆرترین خەڵک پێشتە پشت ئەم بانگەوازە بۆ ئەندازەیە ئێمە ئەتوانین حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق سوا بکەین و زەختێکی زیاتردا ڕێگا و شوێنی تر وەکو بۆ نمونە لە هەر وڵاتێکە ئەکرێ ئێمە پەیوەندی بکەین بە ڕێکخراوەکانی دیفاع لە مافی مناڵان و ژنان و دیفاع لە مافی مرۆڤ هەروەها ئەو ڕێکخراو و نەقابە کرێکاریانەی کە هەن حتا ئەحزابی ناو پەرلەمان حتا حکوومەتی ڕسمی یعنی ئەمانە مهمە کە کەسانێکە بن لە هەر وڵاتێک بە هەر شێوەیەک بەیانەکرێت پەیوەندی بەو شۆنانەوە بکەن و نامەیەک ناڕەزایەتی بنێرن کە پەرلەمانی وڵاتەکانیان تداخلکە لەم کارەیە چکە بۆ ئەندازەی کە ئێمە دەنگی ناڕەزایەتی بگەینە هەموو شوێنێک پشتیوانێکی گەورەتر بۆ زوتنەوەی ڕاکێشین بۆ ئەندازەیە ئێمە توانین سقلی ناڕەزایەتەکانمان زۆرتر بێت نمونەی تر زۆرە بۆ نمونە ئێمە توانین لە هەر دووسێ کەس کە ئیمکانی هاوڕان لەگەڵ ئەم کەمپینایەوە دەیانەوێن شارێک یان کارێک بکەن بە ڕاستی ئەمە بێجگە لە ئیمزا کۆکردنەوە بێجگە بە شێوەی جۆراوجۆر لە ناوەندی شارەکانە مێزکتابدانێن و هەوڵ بدەن سەرنجی خەڵکی ئەم وڵاتانە کە ئێمە تایەژین بۆ ئەم کەمپینە بۆ ئەم ناڕەزایەتی ڕابکێشن لەگەڵیشیە تاوان مهمە
کە ئەم دەنگانە بچێتە دەرەوە بە شکڵێکی تر بۆ نمونە بەڕێی من زۆر مهمە لە بەردەمی پەرلەمانی وڵاتەکانە شێوەی کۆبوونەوە گردبوونەوەی ناڕەزایەتی بە هەر شکلێک هەبێ ڕێک بخرێ لە هەموو وڵاتەکان هاوکات نامەی ناڕەزایەتی و ئیمزایانی کۆکراوەتەوە تەسلیمی پەرلەمانی وڵاتانە بکرێ هەوڵ بدرێت بانگەواز بکرێ لەو پەرلەمانی وڵاتەکان لەسەر ئەم قەزیە جەلسەیەکدا بڕێ بۆ نمونەیەکە بۆ پیۆما حزبی نوێنەرێکی حزبی چەپی سوید بانگێشی وەزیری خارجیە یان وەزیری دەرەوەی سویدی کردبوو بۆ پەرلەمان لەسەر ئەم مەسەلەیە لی پرسی بووە کام یاسایەکی وا لە پەرلەمانی عێراقا بەڕێوە دەنگی پێدراوە ئێوە هاوڵێستان چییە یەکێ لەم ینی ئەمانە بۆ خۆی جێگای ئومێدە ئەما یەکێکە لەو مەسائلانەکە ئەبێ ئینسان دەستی بۆ بەرێ لە هەموو وڵاتەکان هەوڵ بدرێ بێزدە بە وەزیری خارجی حکوومەتی وڵاتانە لیان بەپرسێکی ئێوە بەرامبەر بە چارەنووسی ملیۆنەها کچ و مناڵێ عێراق ئەم یاسایە خەریکە لە قاڵی بێ خەریکە ڕسمیەت هەیە بە دەست درێژی سێکسی بۆ سەر مناڵانی 9 ساڵ ئێوە توانن چی بکەن بۆیە شێوە شکڵەکان زۆرەوە توانین ئێمە زۆر هینگەن بەڵام لە هەمووی مهمتر ئەوەیە زۆرترین ئیمزا کۆ بکرێتەوە زۆرترین کردە ڤیدیۆیی بڵاو بکرێتەوە هەوڵ بدە کۆمەڵایەتی بکرێتەوە ئەم ناڕزایەتیە بە شکڵ و شێوەی زۆراوزۆر ئەم پرسیارە کورتکەمەوەواتە کەمپین لە بەرامبەر هەمواری یاسای باری کەسێتی لە عێراق کۆتایی نەهاتووە و بەردەوامە بەڵێ حتمما یعنی ئەم کەمپینە لەوانەیە کارێکی درێژخایەن و دوور درێژ بێ و بۆ ئاگداریت پێش ئەم کەمپینەی پێشەوە یاساکە ڕسمیە دۆگرێت یعنی کەمپینێکی کە هەبوو کە حدودی 851,000 دەنگی پێدراوە کە پێش دەرچوونی یاساکە بوو هەر بە هەمان شێوە کەمپینێکی ئۆنلاینە بۆیە بەڕێی من هەر لە هەر ئینسانێکی سادە بپرسی لەم وڵاتانە هەم بێجگە لە عێراقی و کوردی و نازام چی هەر خەڵێکە لەم وڵاتە دژی ئەوەیە کە مناڵێکی 9 ساڵ کە مەفروزش ژیانی مناڵی خۆی بەرێتە پێشەوە بیخەیتە پرۆزەی زەواجەوە بێجگە لەوەی کە لەلایەنی جەسەدیەوە ئامادەیی بۆ ئەوە نییە هەموو شێوەیەک پێشێلکردنی مافی مناڵان و مافی ژیانی ئینسانێکی لەو تەمەنای بخیتە ئەو پرۆسەوە بۆیە بەڕێی من ئەم کەمپینە بەردەوامە بۆ بانگەوازم ئەوەیە کە هەموو ئەوانەی گوێیان لە منە بەم کەمپینەوە پەیوەست بن و هەوڵ بن بە شێوەی جۆرا و جۆر بە هەر شکلێک کە لە ئیمکانیان هەیە ئەم دەنگی ناڕەزایەتیانە بگەنن خەڵکی ئەم وڵاتانە پەرلەمانی ئەم وڵاتانە حیزبەکانی ئەم وڵاتانە حتا مهمە دەستگاکانی ڕاگەانی ئەم وڵاتانە بانگێشکەی بۆ ئەوی کە لەسەر ئەم مەسائلانە بێنە دەنگ و سەوباس و توێژی جۆرا و جۆر ساسکەین